تەمەنی ئەم کۆڕبەندە نزیکی ساڵ و نوێیەکە لە شاری سلێمانی کۆنفرانسێکی بۆ گرێدراوە هەروەها مەجلیسی یاخود ئەندامانی ئەمینداری ناو کۆڕبەندەکە دیاری کرا ئەنجومەنی ئەمینداران و چەندین چالاکیمان بە ئەنجام گەیاندووە بۆ ئاست و چین و توێژە جیاجیاکان هەتا ئێستا لە هەولێر لە هەڵەبجاوە لە شاری سلێمانی. شاری سلێمانی ئەمە سێمین چالاکیە کە ئێمە ئەنجامی ئەدەین کە ئەمش سازدانی کۆڕێکی فکرێ بۆ سێ کەسە سیاسی ئیسلامی سەبارەت بە زەخکردنەوەی فکری میانڕەوی و ئەمڕۆ طبعا لەم ڕۆژانەدا یادی جارنامەی مافی مرۆڤە لە جیهاندا و یاری لەدایکبوونی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم بم بۆنەیەوە هەستاوین بە ئەنجامدانی ئەم کۆڕە فکریە بۆ ئەو سێ کەسایەتیە بە مەبەستی زەکردنەوەی جانبی مرۆڤبوون لە ئیسلامە و خزمەتکردن بە ئینسان و ئینسانیەت و زەخکردنەوەی حاڵەتەکانی مافی مرۆڤ لە ئیسلامدا چەندە بایەخی پێدراوە هەروەها بایەخدان بە ئافرەتان و مافی ئافرەتان لە ئیسلامدا بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ هەستاوین بە سازدانی ئەم کۆڕە فکریە.